پێشانگا شێوەکاری و پێشانگا فۆتۆگرافیەکان لە بەتایبەتی شاری سلێمانی بەردەوامیان هەیە و لە ئێستادا پێشانگایەکی تایبەتی کراوەتەوە بۆ بابەتێکی تایبەتی کە ئەویش با بڵێن پێشانگایەکی فۆتۆگرافی دۆکیومنتاریە بۆ بابەتێکی زۆر گرنگ دەربارەی پێگەی کورد لە ئەرمینیا. کۆنسولگەری ئەرمینیا لە هەرێمی کوردستان بە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بەشی شێوەکاری لا گەلەری مۆزەخانی سلێمانی پێشانگای فۆتۆگرافی و دۆکیومنتاری دەربارەی پێگەی کورد و کەمینە نەتەوەیەکانی تر لە ئەرمینیا کرایەوە. ئەمە کارێکی هاوبەشی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلەیمانی و قۆنسڵخانەی کۆماری ئەرمینیایە. ئەمڕۆ سەعات 3 با بڵێن ئەیکەینەوە. ئەم پێشەنگایە لە ڕاستیە لە کۆمەڵێک ڕۆوە زۆر گرنگە. یەکێک لەو ڕوانەوەیە کە ئێمە هەمیشە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلەیمانی هەوڵمانداوە کە کاری هاوبەشمان هەبێ لەگەڵ سەرجەم قۆنسڵخانەکان کە لە کوردستان و لە عێراقا هەن، چونکە بەلایەمەوە گرنگە، چونکە ڕۆشنبیری و کلتور لە ڕاستیە سنووری نییە. ئەمە یەکەم. دووەم، ناواخنی پێشانگاکەیەکە ئیشکردنە لەسەر کوردبوون لە ئەرمینیا و پێکاتەکانی تریوک و ئاشوریش بە هەمان شێوە. ئەوەی کە لەم پێشەنگایە گرنگە ئەوەیە کە کۆمەڵی تێکستی تایە بە زمانی کوردی، بەڵام بە پیتی ئەرمەنی کە باس لە شێوازی بیرکردنەوەی ئینسانی کورد دەکات لەو سەردەمەوە. تێکستەکان زۆر کۆنن، هەنێکیان گەڕێنەوە بۆ ساڵی 1400ەکان، هەنێکیان بۆ 1700ەکان، هەنێکیان ئیتر تاگاتە ئێرە، تاگاتە ئەمڕۆ ئەرشیفی بوونی کورد و پێکاتەکانی ترە لەم بەڕزەیە بەرجەستە بێ بە زمانی ئەرمەنی، بە زمانی کوردی، بە زمانی ئینگلیزی تەرجەمە کراون. کۆمەڵشتی زۆر گرنگیان تایە لەسەرەوەی کە سەرپەندی پێشینانی کوردی، ڕۆژنامەی کوردی کە لە ساڵی 1930 ڕێیا تازە لە ئەرمینیا دەرچووە. زائیدەن کۆمەڵێک شتی با بڵێن وێنەی ئینسانی کورد لە ئێزدیەکان بەتایبەتی لە ئەرمینیا، شێوازی بیرکردنەوە و جلوبەرگیان و ئیشکردنیان و بە شێوە خەریکن، هەمووی لەم مەعرەزەیە لەم پێشەنگایە بەرجەستەیە. Today it's an honor for me to be here in Sulemania. مای شانازیە بۆ من کە توانیم ئەمڕۆ لێرە ئامادە بم لە سلێمانی بۆ کردنەوەی ئەم پێشانگایە بە بۆنی یادی دووەمین ساڵی کردنەوەی کۆنسوڵی گشتی ئەرمینیا کە تیایدا ئاماژە بە کەمەنەتەوەکانی ئەرمینیا دەکات. بەڵێ بابەتەکانی نێو پێشانگاکە باز لە کەمەنەتەوەکان دەکات. هەروەک لێرەدا کۆمەڵێک بەڵگەی مێژووی و کۆنمەدی دەکرێن. یەکەمین دۆکومنت بریتیە لە مانیوسکریپت کە بە زمانی کرمانجی لە ئەرمینیا نووسراوە. ئەمەش کۆنترینە لە جیهاندا. لەلایەکی ترەوە چەندین دۆکومنتی تر دەربارەی وتە و ژیانی کۆمەڵگەی کوردی لە ئەرمینیا. هەروەها کۆمەڵێک زانیاری سەرنجڕاکێش دەربارەی کولتوری کورد لە ئەرمینیا لەخۆ دەگرێت. هەروەک نیشاندانی کۆمەڵێک وێنە دەربارەی یەکەم فیلمی کوردی کە لە وڵاتە بەرهەم هێنراوە و لە ڕۆمانێکی کوردیەوە وەرگیراوە کە بە هەمان شێوە لە ئەرمینیا بڵاو کراوەتەوە. پێم وایە کوردەکان پێیان خۆشە کۆمەڵێک دۆکومنتی فەرمی دەربارەی ڕۆژنامەی کوردی تازە بزانن کە لە ساڵانی 1930ەوە تا ئێستا بەردەوام بڵاو دەکرێتەوە. هەروەها زانیاری دەربارەی ڕادیۆی کوردی یەریڤان کە یەکەمین ڕادیۆیە لە جیهاندا بە زمانی کرمانجی کار بکات. ئەم وێنانە لە شوێنی جیاوازەوە کۆکراونەتەوە. لە نێو ژمارێکی زۆر وێنە تەنیا 70 دانەمان لە ناوچە جیاوازەکانی ئەو وڵاتە کۆکردووەتەوە.